بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆدا بە میوانداری بەڕێز مامۆستا ئەحمەد گەرمیانی جێگیری سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان تاوتوێی چەند پرسێکی تایبەت بە دۆخی پەروەردەوە کێشەی دانەمەزرانی مامۆستایانی گرێبەست و وانەبێشت هەروە کۆنگرەی یەکێتی مامۆستایانی کوردستانەوە پرسی پێدانی ئۆتۆمبیل بە قیست بە مامۆستایان دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندنی ساڵی نوێ نزیک بۆتەوە و کێشەی مامۆستایانی گرێبەست و وانەبێژیش بەردەوامە. بەپێی ئامارەکان نزیکەی 6,000 مامۆستای گرێبەست لە هەرێمی کوردستان بوونی هەیە. بەپێی ڕێنماییەکی پێشووتری وەزارەتی دارایی هەرێمیش هەر مامۆستایەکی گرێبەست 3 ساڵ خزمەتی هەبێت دەکرێتە هەمیشەیی، بەڵام ماوەی زیاتر لە 4 ساڵە دامەزراندن بە شێوەی هەمیشەیی وەستاوە. بەشێک لە مامۆستایانی گرێبەست زیاتر لە 4 ساڵ خزمەتیان هەیە، ئێستاش داوا دەکەن بکرێنە هەمیشەیی. هەرچی مامۆستایانی وانەبێژیشە ژمارەیان نزیکەی 12,000 مامۆستایە و ئەوانیش داوا دەکەن بکرێنە هەمیشەیی. مامۆستایانی وانەبێژ کەمترین مافیان هەیە، بە جۆرێک ڕۆژانی پشوو وەرزی هاوینیان بۆ هەژمار ناکرێت. کرێی وانەبێژیەکەش زۆر کەمە، بۆ هەر بە شەوانەیەک هەڵگری بەکالۆریۆس 4,000 و دیبلۆم 3,000 و ماستەر 5 بۆ 6,000. بەشێکی زۆر لە مامۆستایانی وانەبێژ خاوەنی خزمەتێکی زۆرن، هەیانە 11 ساڵ خزمەتی هەیە، بەڵام تا ئێستا حکومەت داینەمەزراندوون. جگە لە مامۆستای گرێبەست و وانەبێژ مامۆستای خۆبەخشیش لە کوردستان بوونی هەیە و خۆبەخشانە خزمەت دەکەن. کابینەی نوێی حکومەتی هەرێم ماوەی نزیکەی مانگێکە دەست بەکار بووە، بەڵام لە کارنامەکەیدا باسی دەستپێکردنەوەی پرۆسەی دامەزراندنی نەکردووە و دیاریش نییە کەی مامۆستایانی گرێبەست و وانەبێژ دەکرێنە هەمیشەیی. جارێکی سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. مامۆستا ئەحمەد زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. گەسەرتا لەوە دەست پێ بکەین هۆکاری چێکە لە کارنامەی کابینەی نوێدا ئاماژە بە پرۆسەی دامەزراندن نەکراوە بە شێوەیەکی گشتی و تەنها باز لە مەسلەی ڕێخستنەوەی میلاکات کراوە، یاخود ئەمڕۆژ کە سەردانی وەزیری پەروەردە و خوێندنی باڵاشتان کردوویت ئەگەرێکەیە بۆ دەستپێکردنەوەی دامەزراندن؟ ئەسڵای خواتان لێبێت، دیارە حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای پێکهێنانی بەرنامەی خۆی پێشکەش بە خەڵکی کوردستان کردووە و ئەو بەرنامە لەلایەنی ئەو حیزبانە نووسراوەتەوە کە بەشدارن لە حکوومەتی هەرێمی کوردستان. دیارە کۆمەڵە کێشەوگرفتی دارایی و ئابووری بوو لە ساڵانی پێشتر هەمومان ئاگدارین. ئەمانە هەمووی کەڵەکە بووەتە سەر یەک بۆ حکوومەتی نوێ و حکومەت دەوێت بە هەشوێک بێ دەرباز بێت لەو قەیرانەی دارایی و ئابووریوە. ڕاستە ئیمڕۆ موچە دەدرێت لە کات و ساتی خۆی 30 ڕۆژێکە، بەڵام با بڵێن چەند مانگێک دوا کەوتووە وەکو ساڵی نوێ 2019 وەکو پێویست مانگەکان پڕ نەکراتەوە، بەڵام 30 ڕۆژ جارێ موچە دەدرێت و موچەکە بە تەواوەتی دەدرێت، بەڵام هێشتا کێشە و گرفتی پاشەکەوتی موچە چارەسەر نەکراوە و لە بەرنمەکە نەبینی نەباسی پاشەکەوت دەکرێت، باسی دامەزاندن دەکرێت. لەبەرەوە ئەو دوو بابەتە بەڕاستی پەیوەندی بە باری ئابووری هەرێمی کوردستان هەیە، پەیوەست نییە بە وەزارەت و یان دوو وزارەت. ئەمڕۆ لێمە لە سەردانەکانمان بۆ لای هەردوو وەزیری پەروەردە و خوێندنی باڵا کە مەبەستی پیرۆزبایی بوو، ئەمە یەکەم دووەمیش پتەوکردنی پەیوەندیەکان لە نێوان هەردوولا. لەبەرەوە بەڕاستی ئێمە بۆ خزمەتکردنی پەروەردە و خوێندنی باڵا دەبێ کۆبوونەوەی سێقۆڵی و پەیوەندی سێقۆڵی باشمان بێت لە نێوان یەکێتی مامۆستانی وزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و ئاماژەمانش بەو پەیوەندیە کردو و بە پێشخستنی ئەو پەیوەندیانە. یەک لە پرسیارەکانی ئێمە بە وەزیری پەروەردە ئەوە بوو کە کێشەی دامەزراندنی گرێبەستەکان و وانەبێژەکان بە کام لەگەیشت، بەڵام ئێمە ئەوەی تێگەیشتین وزارەتی پەروەردە کە پێشتریش نووسراوی کردو بۆ وزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران کە پاڵپشتی خۆی دەکات. خودی وەزیری ئەمڕۆ وەزیری کابینەی نوێ هەم و پێشتریش وەزیری کابینەی هێشتم هەردووکیان بەڕاستی پشتگیری دامەزراندنی ئەو مامۆستایانە دەکەن و پێویستیان پێیەتی تا ڕادەیەک بە حکمی ئەوە شوێنی زۆریان پڕ کردێتەوە
لە گوندەکان و شوێنە دوورەدەستەکان بەڵام ئەو دامەزاندنی ئەو مامۆستایانەی گرێبەست و وانەبێژ تەنها پەیوەست نییە بە وزارەتی پەروەردە بەڵکو ئەمە کێشە گرفتێکی گەورەی ئەنجامی قەیرانی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەو بریارە تەنها وزارەتی پەروەردە ناتوانێت بیدا دەبێ پەیوەندی بە ئەنجومەنی ڕاژە هەیە کە دوێنێ و پێرێ باس لێ کراوە کە پرۆژەیەکی یاسای متەکامل دەدرێتە پەرلەمان ئەگەر ئەو ئەنجومەنی ڕاژە دامەزرێنێت و حکوومەتی هەرێم قەرزەکانی بداتەوە بە تایبەتی ئێمەی فەرمانبەران ئێستامە پارەیەکی زۆرمان لای حکوومەتی هەرێمی کوردستانە دەبێت حکوومەت خەمی چ لە یاسای چاکسازی بێت یان شێوازێک بێ خەمی ئەوە بێ پارەکانی ئێمەش بداتەوە حتمما لە دوای ئەوەشە بیر لەوە کاتەوە کە ژمارەیەک لەو گرێبەستانە و مامۆستایانە وانەبێژە دامەزێنێت لەبەرەوە ئەوەی تێگەیشتین تەنها وزارەتی پەروەردە نییە دەسەڵەکەم ژمارەی گرێبەستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەگاتە 42,000 بۆ سەرجەم وزارەتەکان و 6,000 بەس تەنها لە وزارەتی پەروەردەیە بەڵام لە وزارەتەکانی تریشەیە ئەگەر دامەزران دەستی پێ بکات دەبێت سەرجەم ئەوانەی دامەزرێنێک تەنها مامۆستایان بەڵێ مامۆستای وەکو یەکێتی مامۆستایان بەلاتانەوە گرنگ بوو کە لە کارنامەی کابینی نوێ ئاماژە مەسەرم بە دامەزرانی مامۆستایان و مەسلەی گێڕانەوەی پاشەکەوتیش کرابێ یاخود لە کارنامەی وەزارەتی پەروەردە و خوێنی باڵا پرسان پێ دەکرێت ئەومانیشە بەڵێ یەکەم وزارەتی ئەو کارنامە کە دانراوە بۆ حکوومەت ئەوە حتمما پەیوەندی بەلایەنە سیاسەکان هەیە بە هەستی حزب کە بەشدارن لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو کارنامە نووسراوە ئێمە باسی ئەومانە کرد گلەی ئەومانە کراوە ئەوانش وەڵامی ئەویانە بوو وەڵامەکەیانش تا ڕادەیەک مقنعە کە پاشەکەوت حەقێکی مەشروعە پێویست ناکە بیکەنە بەرنامەی کار ئەوە حەقێکی مەشروعە 100% حکوومەتی هەرێمی کوردستان ئیش لەسەر یەکات کە بە نزیکترین کات ئەو پارە بگەڕێنێتەوە بۆ فەرمانبەران بە چهار ڕێگەیەک بێت واتە ئەوە پێویست ناکەوێت بکەنە بەرنامەی کار ئەوە خۆی ئەسلی ئەساسە یعنی ئەساسی کارەکە ئەو پارە کە قەرزێکە لای حکوومەتی هەرێمی کوردستان و حەقێکی مەشروعی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە مەسەلەی دامەزراندن ئیشێکی قورسە ئاسان نییە دامەزراندن دەست بکە لە هەرێمی کوردستان ئێمەش ئەوە تەفەهۆمەکەین بەڵام لە لایەکی تریشەوە وەزارەتی پەروەردە پشتگیری ئەو مامۆستایانەکە کە گرێبەستن وانەبێژن بۆ دامەزراندن و ئیش لەسەریەکەوە بەردەوام لە هەوڵدایە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەمەش وەکو یەکێتی مامۆستایان ڕوعا دەربارەی نووسینی بەرنامەی کار بۆ هەردوو وزارەتی خوێندنی باڵا و پەروەردە ئێمە لە پێشتریش کە لە دەستپێکردنی وەزیری پەروەردە لە کارەکەی ئێمە سەردانمان کرد و پیرۆزباییمان لێ کرد کە پێش ئەم ڕۆژیانی واتە پێش هەفتەیەک دە ڕۆژێک بوو یەک لە داواکارەکانی وەزیری پەروەردە ئەوە دەبێت دیدەی و ئامانج و پێداویستەکانی وەزارەتی پەروەردە دیاری بکرێت وەکو یەکێتی مامۆستایان ئێوە چیتان پێ باشە ئێمە بخێنە بەرچاو کە ئێمە بە زۆرور دانین کە فەلسفەیەکی وازح بێ بۆ پەروەردە لە هەرێمی کوردستانە و فەلسفەی ئێمە وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان بەڕاستی و دیدەی یەکێتی مامۆستایانی کوردستان پەروەردەیەکی باش بۆ هەمووان نەک تەنها پەروەردە بۆ پەروەردە نەخێت پەروەردەیەکی باش واتە پەروەردەیەک پڕ لە کوالێت و هاوچەرخ بۆ خەڵکی کوردستان کە مافی خۆیانە منداڵی ئەوان بە کوالێتێکی باش خوێندنێکی باشیان بێت و هەروەها ئامانجی وزارەتی پەروەردەمان دیاری کرد و هەروەها پێداویستەکانی هەنووکەی ئیستا بۆ وزارەتی پەروەردە بە نووسراوێک ئاراستەی وزارەتی پەروەردەمان کردووە هەروەها لەگەڵ وەزیری خوێندنی باڵاش ئەمڕۆ گفتوگۆیەکی باشمان کرد و ئەو خاڵە گرنگانە کە وزارەت پێویستەکە بیکاتە بەرنامەی خۆی بۆ 4 ساڵی ئایندا خستمانە بەرچاوە بە خۆشحاڵی و هەردوو وەزیری پەروەردە بەڵێنی ئەویانەدا کە ئێمە بەشداری بکەین و شەریک بووین لە گرنگترین ئەو بریارانە بە تایبەتی کە پەیوەندی بە ژیان و گوزاری مامۆستا هەیە باشە بەس مامۆستا سەبارەت بەوەی کە ئێمە هەندێک زیادە بیسین کە ڕێژەی میلاکات لە حکوومەتی هەرێمی کوردستان خۆ بڵێن فەرمانبەران زۆرە یعنی ئێمە بۆ وەزارەتی پەروەردەش دروستە یاخود ئێمە لە هەرێمی کوردستان جگەر لە مامۆستای گرێبەست و وانەبێژ پێویستمان بە دامەزرانی چەند مامۆستای هەمیشەیی هەیە کە بە هەمیشەییدا بمەزرێستا لە کوردستان بالتأكيد ئەگەر بێن تەنظیمی میلاکات بکەین وەکو ئەو بەرنامە کە حکوومەت داینایەتی و بە پێی بەشەوانەکانی مامۆستایان دەبینی ژمارەیەکی زۆر مامۆستامان هەیە لە هەرێمی کوردستانە کە دەکاتە نزیکەی لە زیاتر لە 124,000 مامۆستا جگە لە گرێبەست و وانەبێژ
لە ناو شار قەڵەباڵغەیەکی هەیە مامۆستایان بەتابەتی لە قوتابخانە بنەڕەتیەکان ژمارەی مامۆستاکان بەرچاو دیارە ینی مامۆستایان زۆرە و ملاکات پڕ بۆتەوە بەڵام ئێمە اختصاسمان نوقسانەوە پێویستیمان بە پسپۆرایەتی هەیە بەتایبەتی بابەتە زانستەکان لە ئامادەیەکانیش بەتایبەتی تر بەڵام لە گوندەکان کێشەی گوندەکانمانەوە هەیە حکومەت تا ئێستا ئالێتێکی باشی دانناوە کە مامۆستا خۆی بە ڕغبەتی خۆی بڕاتە گوندەکان و شوێنە دوورەکان ئەگەر بێ حکومەتی هەرێمی کوردستان شوێنی شتەجیبوونی باشی بۆ دابینکە و امتیازێکی پێبدا مخصصاتێکی تایبەت بێ بۆ ئەو مامۆستایانە و مخصصەکان بەرچاو بیانی دیار بێت مخصصاتێک بێت کە مامۆستا سوودی لێ وەرگێت من تەسەوەرەکەم ئەوە پڕ بێتەوە حکومەتی هەرێم کە پێویستی بە ڕاژەیەکی کەمە بۆ دامەزراندن بەڵام ئەوانەی ئەمڕۆ کە بینیمان ئەو گرێبەستانە کە 4 ساڵ زیاتر خزمەتیان هەیە بە مافی خۆیان دەزانن بۆ دامەزراندنیان ئەگەر زیادیش بوون و تایبەتی وانە بێژەکانیش کە ماوەی 11 ساڵ هەیە مامۆستا هەیە وانە بێژە ئەو مافی خۆیەتی دامەزرێنێت جهودێکی بەکارهێناوە بۆشایەکانی گوندەکانی پڕکردێتەوە بەڵام ئێمەگەر بەرنامەیەکی باشمان بێ و ملاکات تەنظیم کەین تەسەوەرەکەم پێویستیمان بە کەمترین ڕاژە بێت بەڵام خەڵکیش مافی ئەوەی دامەزراندنی هەیە حکومەت ئیشی واجبی ئەوە تا هەلی کار بۆ خەڵک بڕخسێنێت بەتایبەتی ئەگەر لە گشتیش نەبێت دەبێت لە تایبەت بێت ئێمەش بەڕاستی وەکو یەکێتی مامۆستانی کوردستان پشتگیری خوێندنی حکومی دەکەین و پشتگیری خوێندنی خێڕایی دەکەین و پشتگیری کوالێتی لە خوێندنی حکومی دەکەین بەڵێ بەس وەکو ئەوەی کێسێمە دەبینین نزیکەی 6,000 گرێبەست لە کوردستان هەیە لە وەزارەتی پەروەردە بڵێن وانە بێژەکان باس لە 11,000 دەکرێت یعنی ئەگەر بەو پێ بێ هەرێمی کوردستان پێویستی بە 15,000 مامۆستای هەمیشەیی هەیە بۆ دامەزراندن مادام مەسەرەن لەوێ 11مان هەیە و لەوێ 6مان هەیە تەسەوەرەکەم من قسەکە دووبارەکەمەوە ئەگەر میلاکات تەنظیم بێت تەسەوەر ناکەم پێویستیمان بۆ ژمارە بێت باڵ ئەی ئەو مامۆستایانە چاوەڕێتی بکەین مەسەرەن ئەگەر چکە ئێستا حکومەت ئەوەندەی کە زانیاری بێ باز دەکە کە دەیەوێت میلاکات ڕێک بخاتەوە مامۆستایان بەڕاستی تو مەبەست سەرجە مامۆستایانە مامۆستانی گرێبەست و وانە بێژ و ئەوەی کە خۆبەخشیش باز دەکە هەیە بەڕاستی ئەم هەموو تەسمیاتە بەڕاستی بڕێک نیگەرانمانی کردەوە کوێتی مامۆستایان ئێستا ئێمە 4 جۆر مامۆستایمانەیە مامۆستای هەمیشەیمانەیە مامۆستای گرێبەستمانەیە مامۆستای وانەبێژمانەیە مامۆستای خۆبەخشمانەیە ئێمە داوام کردە وەزارەتی پەروەردە ئەمە تەقلی یعنی ئەمانە ئەم هەموو تەسمیاتە نەمێنێت ئەگەر گرێبەستەکان دامەزرێنن وانە بێژەکانی شەروەها بەڵام حکومەت ئەمڕۆ ئیمکانێتی نییە هەموو خەڵکە دامەزرێنێت تەسەوور ناکەم حکومەت دەبێ ئەولیاتی ئەو گەڕانەوەی ئەو پاشەکەوتە تا حکومەت لە قەیرانێکی داراییە ئەگەر ئەو ئەنجومەنی ڕاژە دامەزرێنێت و یاسایەکی تۆکمووی بۆ بێت لە پەرلەمانی کوردستانە ئەوە تەسەوەرەکەم ڕۆڵێکی زۆر گرنگ بێنێت هەر لەلایەکەوە تەنظیمی میلاکات لەلایەکی تریشەوە بۆ دامەزراندنی خەڵک لە ڕێگەی ئەو ئەنجومەنە بێت و لەلایەکی تر هەلی کار دابینکردنی هەلی کار لەلایەنی حکومەتەوە کار بۆ ئەو مامۆستایانە یان و خەڵکانە کە دەرچووی زانکۆکانن پەیمانگەکانن بێکارن ئەگەر ئەوانە هەلی کارێمە بدەستێتەوە تەسەوەرەکەم ئەو زەختەشە لەسەر حکومەت و کەرتی گشتیش کەم بێتەوە مامۆستایانی کوردستان هەرێمی کوردستان خاوەنی مووقفن ئەوان بەڕاستی لەو 4 ساڵی قەیرانە بەو نیمە موچە و بۆ ڕبع موچە قوتابخانەکانیان بەجێ نەهێشت واتە بەردەوامن لە ئیشەکانی خۆیانەوە ئەمڕۆژ ئیشی خۆیانەکەن و کاری خۆیانەکەن و بێمنەتن لە هەموو ئیجراعاتێک ئەو ئیجراعاتیشەکە ئەکرێت مامۆستایانی ئیشی کاری خۆیانیان کردە لەوەرە مامۆستا بەدیلی نییە وەکو فەرمانبەر نییە بڵێن بە شەفتات ئیشکایان بە کاتێکە مامۆستا بەردەوام لە ئیشی خۆی کردووە تەنها ئەو امتیازێک ماوەرگرت ئەویش ڕۆژی شەمە بوو بۆ ماوەیەکی تەنها 1 ساڵ بوو ئەویش 1 ساڵی تەواو نەبوو کە ڕۆژی شەمە کرا بە پشوو بۆ قوتابخانەکان لەوە زیاتر امتیازێکی تر نەبوو بۆ مامۆستایان وەکو فەرمانبەران کە چەند ڕۆژێک لە ماڵی خۆیان دائنیشتن یان 2 ڕۆژ بە 2 ڕۆژ دەوام دەکرێت 3 ڕۆژ بە 3 ڕۆژ دەوام دەکرێت مامۆستایان بەڕاستی ئەرکی خۆیان جێبەجێ کردووە ئەوەی دەربارەی گرێبەست و وانەبێژ ئەوان با بڵێن پشوو درێژ بوون قوربانیان داوە چەند ساڵێکە بە 250,000 بە 200,000 لە شوێنە دوورەکان دەوامیان کردووە من تەسەوەرەکەم
حکوومەتی هەرێمی کوردستان خەمیان بخوات و ئیشیان ئیشی جدیان بۆ بکات مشکلەکە تەنها بزاتی پەروەردە نییە وتم پێ نزیکەی 42,000 گرێ بەستەیە لە وەزارەتی شارەوانی لە تەندروستی لە وزارەتەکانی تر لە پەروەردە و لە وەزارەتەکانی تر ئەوە کێشە و گرفتی بۆ حکوومەت دروست کردووە تەنها پەیوەندی بە وەزارەتی پەروەردە نییە وەزارەتی پەروەردە کامل پشتگیریان دەکات بە تەواوەتی بەڵام دەبێت حکوومەتی هەرێمی کوردستانیش بەرنامەی بێت بۆ لەلایەکەوە پاشەکەوتەکە و قەرزەکانی خۆی بداتەوە لەلایەکی تریشەوە هەلی دامەزاندن و هەلی کار بۆ خەڵکی تر دابین کات. بەڵێ ماوەستا من پێش بەرنامەکە قسەم لەگەڵ نوێنەری مامۆستایانی وانە بێش کرد ئەو گلەی هەبوو لێ وەکو یەکێتی مامۆستایان دەی کەمترین جار چ لە لای حکوومەت و چ لە بەرنامە و لە ڕاگەیانەوە کەمتر باسی مامۆستایانی وانە بێش دەکەن و باسیەوەی دەکرد کەوان داوا دەکەن بکرێن بە هەمیشەی نەک گرێبەست چونکە خزمەتیان زۆرە دەیگو بەڵگەمان لای مامۆستا هەیە 11 ساڵ خزمەتی هەیە بەڵام وانە بێژە تاکو ئێستا باسی کرێی کەمی وانە بێژیش بۆ نمونە 3,000 4,000 5,000 بۆ ماستەر بڵین ئێوە بۆ مامۆستایانی وانە بێژ هیچتان کردووە یاخود چۆن لە گلەیەکەوان دەڕوان کە باز دەوەکەن کە ئێوە وەکو پێویست پشگیریان ناکەن. بەڵێ من ئەگەر ئێستا بەرنامەژەکە ئەوەی بینیەتی چی وشەی گرێبەستم بەکارهێنا و شەی وانە بێژنش بەکارهێناوە بەڵام ئەوەی گرێبەستەکان بۆ مەسەلەی لەبەرەوە موچەیەک وەرەگرن بەسەوەرەکەم بۆ حکوومەت ئاسانتر بێ دامەزراندنیان بەڵام ئەوەی وانە بێژ موچەکەی کەمترە بەڕاستی ناگاتە 300,000 دینار یعنی ئەگەر زۆر فول وانەیەشی بێت فولتامیش دەوام بکات موچەکەی ناگاتە 300,000 لەبەرەوە بەڕاستی کەمە منێمە چەندجا قسەمە لەسەر ئەوە کردووە و ئەوە پەیوەندی بە زیاتر بە وزارەتی دارایی هەیە دیاریکردنی پارەی وانەکان چ لە ئامادەی بێ یان لە بنەڕەتی بێت تەنانەت لە زانکۆش بێت پەیوەندی زیاتر بە وزارەتی دارایی هەیە بۆ ئیمکانیەتە هەیە کە وزارەتی دارایی تەرخانیەکات کە ئێمە گلەیمان هەیە لێ حتمما لە کەمی ئەو پارە بەڵام بارودۆخەکەشەوە تا بینین بە چاوی خۆتان یانی حکوومەت بە زۆر ئەتوانێت 30 ڕۆژجارێ موچەی فەرمانبەرە هەمیشەیەکان بدا جا بێ بیر لەوە بکاتەوە کە دامەزاندنیش بێت ئەمە یەک دووش ئێمە لە هەموو خطاباتی خۆمانە چ لە ڕێگەیاندنە چ لە پەیامەکانمان چ لە سەردامە بەلای بەرپرسەکان کە باسی گرێبەستمان کردە باسی وانە بێژمانیش کردووە یعنی وانە بێژ مافی خۆی هەیە ئەوانیش ماندوون بەڵام ئەوانش کۆمەڵە کێشە و گرفتیان هەیە نێو کێشە و گرفتانە بۆ نمونە مامۆستایەک 11 ساڵە وانە بێژە بۆ نەکراتە گرێبەست لەبەر ئەو مامۆستا دەرچووی کوشت و کاڵە وانەی بایۆلۆژی ئەڵێتەوە وارەی زانست ئەڵێتەوە واتە اختصاصی خۆی نییە بۆ لە کولیە ئەمە کێشە گرفتەکەیە لێرە یان مامۆستایەک دەرچووی ئابوووریە بیرکاری دەڵێتەوە ئەمە وەتە هۆکاری ئەوە کە گرێبەست نەبێ یان پێشتر دانەمەزراوێت بەڵام ئەوانە ئیستەحالیان هەم بیرکارێکە یان هەڵ بایۆلۆجیەکە بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک تەسەورەکەم لە مامۆستایەکی بایۆلۆجی لە مامۆستایەکی بیرکاری جوانتر دەڵێنەوە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کێشە چارەسەرکە لە ڕێگەی لیژنەیەکی سپۆر ئەو مامۆستایانە کە 11 ساڵیان 10 ساڵیان 7 ساڵ ئەوانەیە یان بکرێنە گرێبەست یان ئەوانش وەکو ئەوەکانتر دامەزێنێت ئێمە هیوادارین هەمویان دامەزێن ئێمە پێمان خۆشە تاکو دامەزراندن بێت ئەندامی ئێمە زیادن ئەمە لەلایەکی تریشەوە ئێمە ڕێگەمان داوە بە وانەبێژان بوون بە ئەندام یەکێتی مامۆستایانی کوردستان هەموو ئەمتیازاتە کە لە ڕێگەی یەکێتی مامۆستایانەوە بۆ مامۆستایەکی هەمووشەوی دێت ئەوش مافی ئەوەی هەیە کە ئەو ئەمتیازاتی وەرگێت واتە بە هیچ شێوەیەک ئێمە جیازیمان نەکردە لە نێوانیان بەڵێ بەس وەکو ڕێپارەکە کە ئێستا باری دارایی کوردستان بەرەو باشتر دەڕوە مەسەرەن لە بەغداشەوە بڕەموچەیە لە ساڵانی ڕابردوو زیاترە ئێوە بۆچی فشارێکتان کردو بۆ نمونە بۆ بڕوانامی دیبلۆم 3,000 بۆ بەکارێروس 4,000 بۆ ماستەر 5,000 ئەم ڕێپارەی زۆر کەم لێ چووکە پێشتر وانە بێژان میوانی ئێمە بۆ هەندێکیان مانگانە بۆ نمونە مامۆسای وانە بێژێ 60,000 موچەکەیەتی بەڕاستی گلەیمان هەیە و جێگەی تێبینیە و بەڕاستی پارەکە زۆر کەمە تەسەورەکەم وانەبێژی پەیمانگامان نییە زۆربەیان بەکەریۆسن و ماستەریشمانیش زۆر کەمە لە ئامادەیەکان زۆربەی ئەو ئەوەی ماستەری هەیە و دکتۆرای هەیە لە خوێندنی باڵا زیاتر دەرفەت بۆی هەیە ئەوەی لە قوتابخانەکانی ئێمە یان بنەڕەتیە یان دەرچووی کۆلیژی بنەڕەتیە یان دەرچووی کۆلیژی پەروەردەیە یان با بڵێن ئەوانەکەی تر ئادابە زانستە شەریعەیە ئابووریە بەڕاستی ئەو ڕێپارە کەمە
یان حکومت دەتوانێت بیکاتە مەقتوعایە هەوڵ بدەن پارێکیش پرۆژەیەکمان وا باس کردووە تەقدیمانیش کرد بکراتە مەقتوعە بڕەپارەیەک دیاری کرێت بۆ ئەو مامۆستایانە کە بڕەوانەیەکیش دیاری کرێت میوانەکانی گەیشتە ئەوەندە مەقتوعەیەکی ئەوەندەی پێ بدرێ مەغدور نەکرێت بەشی هاتوچەکەی بکە لەبەرەوە زۆربەی ئەوانە بێژانانە لە دەرەوەی شارن بەڵام ئەوانەی کە بە ئینگلیزی وانە دەڵێنەوە ئەوانە مزاعف کراوە هەنگاوێکی باش بوو بۆ نمونە ئێمە بیرکاریمانەیە مادەی بیرکاری و زانستەکانمانەیە بە زمانی ئینگلیز لە ژماری لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان بە زمانی ئینگلیزی دەدرێتەوە ئەگەر بکرێ ئەوانە مزاعف بۆیان کریانێ فیدوو کرا ئەوە هەنگاوێکی باش بوو دەکرێت ئەو شوێنە دوورانەیشە منیسەوتم پێ وتم گلەیمان لە حکوومەتەیە لەبەرەوە امتیازێکی باشی نەداتە شوێنە دوورەکان و گوندەکان ئەگەر بکرێت لە گوندەکان و شوێنە دوورەکانی شوا بکرێتە تەسەورەکەم زۆر کێشە گرفت تەنەقولاتیش کۆتایی بێدێت دی پەروەردەکانیان مامۆستاکانیش داوا لە پەروەردەکان ناکەن گواستنەوەیان بۆ بکەن بە ناوی شار بەڵێ بەس ئێستا مامۆستا هەم مامۆستانی گرێبەست وەکو وانەبێژ باسم کرد گلیان هەیە لە ئێوەکو یەکێتی مامۆستایان کەوکو پێویست فشار دروست ناکەن تا ئێستا فشاری جیتان دروست کردو بۆ جێبەجێکنی داواکاریەکە نازام خۆ پیشاندانێکی بەرفرەوان یاخود هەر ڕێکارێکی مەدەنی دیکە کە ببێتە بە فشار چکە ئێوە باز دەکەن کە ڕێکخراوی یەکێتی مامۆستایانن و داکۆکی لە مامۆستایان دەکەن بەڵێ ئێمە 124,000 مامۆستا جگە لە خوێندنی باڵایش 10,000 نزیکەی 132,000 مامۆستامان هەیە ئەوانە کە هەمیشەیین بەڕاستی ئەوانە هەمویان قەرزیان لای حکوومەتی هەرێمی کوردستانە زۆر لەوانە دەڵێن گلەی لە ئێماکەن دەڵێن ئێوە زیاتر دەبێت قسە لەسەر پاشەکەوتەکە بکەن نەک لەسەر دامەزراندن حکوومەت ئەگەر پارەی بێ دەبێت پاشەکەوتەکە بداتەوە پێش دامەزراندن لەبەرەوە پاشەکەوتەکە قەرزە دەبێت حکوومەت خەمی ئەو قەرزە بخوا ئەو ئێمە لە لایەکی تریشەوە فشاری مامۆسانی هەمیشەیی لە سەرمانە کە باس لەوەکەن دەبێت ئێمە بەردەوام باس لە پاشەکەوتی موچە بکەین چۆن بگەڕێتەوە چه ئالەتێک بۆ دانرێت خۆشبەختانەی یاسای چاکسازی لە گفتوگۆدا لە حکوومەت و ئەوەی پێش چەند ڕۆژێکیشە بۆ پیرۆزبایی سەردانی پەرلەمانی کوردستانمان کرد چ وەکو سەرۆکی پەرلەمانی کوردستان و جێگرەکەی و هەروە سکرتێری پەرلەمان جەختیان کردەوە لەوە و تەکیدیان کردەوە کە پاشەکەوتی موچە یان ئەو پاشەکەوتەکە لای حکوومەتە لەو یاسا تەسبیت دەکرێتەوە و باسیش دەکرێت و شێوازی گەڕانەوەکەشی دەکرێتە بەرچاو چۆن ئەو پارە حکوومەت چۆن بتوانێت بیگەڕێنێتەوە لە ڕێگەی ئەو با بڵێن کۆمەڵی پرۆژە هەیە بۆ نمونە قەرزی کارەبایە ئاواز باجە کۆمەڵێک کاری تریشە ئینشاڵڵا لەو یاسە کە خراپ بەردامەی کار لە مانگی ئەیلول پەرلەمانی کوردستان گفتوگۆ لەسەر یەکات ئەوەی کە تێگەیشتە حکوومەت هەوڵەدا و پاشەکەوتە چارەسەر بکە ئێمە گەر مشکلەی پاشەکەوت چارەسەر بکە اینجا دێن باسی دامەزاندن دەکەین بەڵام ئێمە قسووریمان نەکردە لە باسکردن و فشارمان بەڵام هەر ئەوەندە دەکرێت بارودۆخی دارایی قورسە ئاسامی ئەڵێن پێ کاک حەکیم دووبارەشی وەتەکەمەوە حکوومەت بە زۆر دەتوانێت 30 ڕۆژجارە موچە بدات بەڵام مەسەلەن بۆ نمونە دەڵێن تا ئێستا خۆ پیشاندانێکی بۆ نمونە 10,000 کەسیتان نەکردووە وەکو مامۆستایان بۆ پشگیری لە توێژی مامۆستایان چێ وشەیی بێ چ گرێوەز بێ چوانە بێژ بێ واز ناکەنە ناو خۆتاندا وەکو یەکێتی مامۆستایانیش پەرتەوازن و مەسەلەن یەک گوتار نەبوونە بەرامبەر بە حکوومەت بۆ جێبەجێکی داواکاریەکانی مامۆستایان تەسەوڕەکەم ئەندامانی سکرتاریەت و هەروەها سەرۆک لقەکان و ئەندامانی لق و هەمومان لە هەرکی لە شوێن خۆی داکۆکی کردووە و لە هیچ کۆبوونەوەیەکەوە باسی ئەوە نەکرا کە خۆپشاندنی 10,000 بکەین و ڕەت بکرێتەوە یا ڕەت نەکرێتەوە بەڵام ئێستا یەکێتی مامۆستایانی کوردستان ئێستا سەرقاڵی ئامادەسازیە بۆ هەڵبژاردن و بڕێک ئەنجندەی ترمان هەیە بەڕاستی کەمتر ئیش لەسەری دەکەین ئیش لەسەر زیاتر لەسەر هەڵبژاردنی یەکێتی مامۆستایانەکەین لەبەرەوە ئەمەش لە 2011 تا ئێستا لەو ڕێکخراوە کار دەکەین و کاتی ئەوە هاتووە خۆمان ئەبدێت بکەینەوە و ئەو ڕێکخراوە بەرنامە و یاسایەکی نوێ بێت و کاری بەرنامەی نوێ بێت و بەرنامەی کاری باشی دابنا بۆ خۆی و ئەستافێکی نوێ بێ ئیش بکات بۆ خزمەتکردنی مامۆستایان ئێمە سەرقاڵی نوێکردنەوەی ئەندامەتی مامۆستایانین و چواری مان کۆبنەی مەکتەبی تەنفیزیە
هەوڵ ئەدەین ڕۆژی هەڵبژاردن کە دیاریکەین کە لە مانگی دا بریارمان لەسەریدا کە مانگی دەبێت بەڵام ڕۆژەکەمان دیاری نەکردووە زیاتر سەرقاڵی ئەوەی نە هەمووتان دەزانن هەر حیزبێک یان ڕێکخراوێک ئامادەسازی بۆ هەڵبژاردن و کۆنفرانسە کات باوەی 3-4 مانگێکی گەرە کە تا خۆی باش ئامادە بکە بۆ ئەو کۆنگرە و کۆنفرانسە. بەڵێ بەس سەبارەت بە خانەنشینی مامۆستایان باز دەوە کرد کە 3-4 ساڵە مامۆستا خانەنشین کراوە بەڵام مامۆستایی هەمیشەی نەخراوەتە شوێن ئەمە ڕاستە بۆ نمونە ساڵانە 400 مامۆستا خانەنشین بکرێ بەڵام مامۆستای هەمیشەی نەخرابێتە شوێنی؟ والله ئەوە تەواوە قسەکە تەواوە لەو بابەتە ساڵانە خۆمان دەزانین هەموو خەڵک دەزانێت خانەنشین بەردەوامە یعنی تەمدید ئەگەر کرایەتەوە بۆ چەند کەسێک لە مامۆستایان تەمدید کرایەتەوەش بە حکمی زۆرەتی شوێنەکەی کارەکەی کە بەدیلی نەبووە بۆ ماوەیەکی ساڵێک یان 6 مانگێک تەمدید کرایەتەوە بەڵام مامۆستایەکی زۆر خانەنشین دەکرێت سەرپەرشتیار خانەنشین دەکرێت دەبێ وانە قەرەبووم کرێتەوە ئمە چەندجا باسمان کردە لەگەڵ کۆبوونەکانمان لەگەڵ حکوومەتە بۆ نمونە ساڵی ئەگەر 200 یان 300 مامۆستا خانەنشین بوون دەتوانین لەو مامۆستانی گرێبەستەوە وانە بێژیشە بخێنە شوێنیان پڕ بکەینەوە یان ئەو مامۆستایانە کە فەسڵ کراون ژمارەیەک لە مامۆستایانمان هەیە ڕۆژنە دەرەوەی وڵات نەگەڕانەتەوە ئەوانە وەکو بڵێن دوای 2 ساڵی مڵەتەکەیان ژمارەیان چەندە مامۆستا ئەگەر مباشەر نەکردنەوە فەسڵ دەکرێن ئێمە دەتوانین لەو مامۆستا ئەمارێکی تەواو لا نییە لەبەرەوە کێشەکەمان لەوەیە ژمارەیەکیان بۆ خوێندن ڕۆشتنە ژمارەیەکیان مڵەتی نەخۆشییان هەیە ژمارەیەکیان مڵەتی ئاسایان هەیە ئامارەکە بە تەواوەتی دقیق نییە لامان بەڵام بەرچاوە ینی ئەوانەی کە وازیان پیشەی مامۆستایان هاتەوە ڕۆشنەتە دەروی وڵات یان پیشەیەکی تر کردەوە ئەگەر حکوومەتی هەرێم بەرنامەی بێت بەس تەنها ئەو مامۆستایانە یان ئەو فەرمانبەرانە خانەنشین بە خەڵکی تر بخاتە شوێنیان بە تایبەتی مامۆستایان و لە بواری تەندروستی و پەروەردە کە زیاتر ئێمە پێویستیمان پێێتی تەسەورەکەم بڕێک لەو کێش نەکەمووی برێک لەو کێشەی مامۆستایانی گرێبەست و وانەبێژە چارەسەر ئەکرێت ئەوە بەڕاستی هەنگاوێکی باش دەبێت بۆ حکوومەت بەڵام تا ئێستا حکوومەت ئەو هەنگاوی نەکردووە. بەڵێ ماوەسە بە دوپرسیار مەسەر مامۆستایانی گرێبەست و وانەبێژ دواتر دەستین سەر تەورەکانی تر ئێستا چیان پێ دەڵێ ئەم ساڵ هیچ شتێک هەیە بۆ دامەزرانەوەندەی کێوە تێگەشت بن ئەمڕۆ لە وەزیری بۆ نمونە پەروەردە بۆ مامۆستایانی گرێبەست و وانەبێژ یاخود چاوەڕێن مەسەلەن بۆ ساڵی داهاتووتری خوێندن مەسەلەن ئاوڕێکیان لێ بدرێتەوە؟ دەبێ هیوا نەبڕن بەردەوام ئومێدیان بێت و بەردەوام داکۆکی بکەن و بەردەوام سەردان بکەن و چالاکی خۆیان بکەن ئێمە شاوکاریان بین ئێمە ئەوەی تێگەشتم ئێمە وزاتی پەروەردە پاپشتیان دەبین بە هەردوو لاوە بەڵام تەناوتم پێت پەیوەست نییە بە مەوەزاتی پەروەردەوە ئەگەر ئەنجومەنی ڕاژەدان بێت بەم نزیکانە تەسەورەکەمی شکی باش دەسەری کراوە و ئیش باش ئەو ئەنجومەنە دەتوانێت خزمەت بۆ مامۆستایانە بکات و تەسەورەکەم بە نزیکترین کاتدا ئەمەزێنێن بەڵام بارودۆخی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەبینین یعنی ئاسان نییە بە تایبەتی لە ڕووی ئابووریوە. باڵ بۆ لە ڕووی ئابووری ئێستا بارودۆخەکە بۆ باش نیە مامۆستا ئێستا لە بەغدادەوە بڕێک پارە دێەوە باز لە ڕێکەوتن لەگەڵ بەغدادیش دەکرێت نرخی نەوتیش بەرز بووەتەوە شەڕی داعش نەماوە. حکوومەتی هەرێم کوردستان قەرزارە زۆر قەرزارە بەلەو دەبێت حکوومەت ڕوون کاتەوە چەند قەرزارە و هاوڵاتیان بزانێت من ئەوە بە ئەرکی حکوومەت دەزانم حکوومەت دەبێت لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسە یان کۆنفرانسێکە ڕوون کاتەوە چەند قەرزارە و ماگانە چەند ئەدا بەو قەرزە و بەرنامەی چێوە پاشەکەوتی گەڕانەوەی پاشەکەوتی موچەی فەرمانبەران و مامۆستانی هەرێمی کوردستان و لەلایەکی تریشەوە دەبینین یعنی بوارەکانی تر بواری جگەلەوە موچەکان بۆ نمونە بواری پەروەردە پێویستی بە پارێکی زۆر هەیە بواری تەندروستی بوارەکانی خزمەت گوزاری حکوومەت تا ڕادەیەک قەرزەکانی وەبەرهێنان قەرزەکانی بڵێن دارەکان ئەوانەی هەمووی بگەڕێنێتەوە لە بەرەو پرۆژەکان دەستی پێ بکە و هەلی کار بۆ خەڵک دروستکات و دەبینی ڕێگەوبانەکان چۆن وێران کرا و ڕێگەوبانە هەمووی پێویستی بە پارەیە بە خەرجەیە دەبێت حکوومەت ئیشی جدی لەسەریکە واتە تەنها پارە ئەوە نییە کە بیدەترێ موچە و بدێتە هاوڵاتی و لە ماڵی خۆی دانیشێت دەبێت حکوومەتی هەرێم ئەو بودجەی ئەو پارە دەستی ئەکەوێت بڕێکی بۆ موچەیە بەڵام ئەو بڕەکەی تر دەبێت بۆ خزمەت گوزاری و بۆ دابینکردنی بۆ چاکردنەوەی کارەبایە بۆ دابینکردنی ئاوە بۆ گەیاندنە
ڕێگەوبانە باری تەندروستیە خوێندنی باڵایە شارەوانی و وەزارەتەکانی تر کاروباری کۆمەڵایەتی ئەمانە هەمووی بەڕاستی حکومت واجبە لەسەری تەنهاوە نیە حکومت بێ ئەو پارە دەستی کا بیدا بە موچە بە خەڵک و خەڵکیش خەرجی کات و تەواو خۆشگوزانێک نەبێنێتەوە حکومەتی عێراق من لە چەند ڕۆژێکە سەردانی شاری بەغدام کرد هیچ خزمەت گوزارێکی ئەو تۆی هاوچەرخم نەبینی لەو شارە. باڵ سوپاس دەکەم ناوبرێکمانەیە مامۆستا دواتر دوای ناوبڕەکە دەگەڕێم لای بەڕێزت بڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێن وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەت گوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تەمێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جملەیتێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێک سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. مامۆستا پێش ناوبڕەکە بەڕێزت باس لەوە کرد کە مامۆسایانی گرێبەست و نەبێژ ئێستا دەتوان ببناندامی یەکێتی مامۆسایان و سوودمەند من لە ئیمتیازەکانی یەکێتی مامۆسایان. دەکرێت پێمان بڵێ مەسەلەن هیچ ئیمتیازێکی هەیە یەکێتی مامۆسایان ئەگەر کەسێک بێ بە ئەندام لە یەکێتی مامۆسایان؟ حتمما هەر ئیشێکیان هەر پرۆژەیەک پەیوەندی بە مامۆستایان بێت، مامۆستایانی گرێبەست و وانەبێژش دەتوانن لە ئایندەیە سوودی لێوەرگرن. بە تایبەتی سندوقی دەستەبەری مامۆستایان کە ماوەیەکە ڕاوەستاوە گەرمە بتوانین لە ئایندەیە لە دوای تەواوبوونی ئەندامبوون و بەرەوچوونی پرۆسی هەڵبژاردن و یەکێتی مامۆستایانی کوردستان ئەو بڕەپارە کە لایەتی دەتوانێت یان کردێتیشی پێشتر هاوکاری مامۆستانی نەخۆش بکاوە لەو بڕەپارەیەکی کەمیشە. ئەمە لەلایەکەوە لەلایەکی تریشەوە یەکێتی مامۆستایانی کوردستان وەکو پاڵپشتێکی معنەوی ئەو مامۆستایانیشە دەبێت. چ هەمیشەی چی گرێبەست و وانەبێژ ئەگەر هات و هەر کێشە و گرفتێکیانیش بێت لەگەڵ ئایا بەرەوبەرە یاخود مشرف یان پەروەردە یان هەر کێشەی گرفتێکیانێ بێت وەکو چۆن ئەچین پاڵپشتی مامۆستایانی هەمیشەیەکن پاڵپشتی ئەوانیش دەکەین ئەوانیش ئەندامن لای ئێمە داکۆکی لە مافەکان و لە کێش و گرفتەکانیمانە وەکردمانیشە و بەردەوامیش دەبینە سەری. بەڵێ وەکو وتت ئێستا هاوکاری هەیە بۆ نمونەگەر مامۆستایەک نەخۆش بێت هەر نوعێک بێت کە بەڕێز وتت چوار جۆر مامۆستامان هەیە ئێوە هاوکاریان دەکەن ئەگەر مامۆستایەک پێویستی بە هاوکاری بێ و خۆ دەزانی ڕەنگە دۆخی مامۆستاش هەندێکیان موچەکان وەکو پێویست نەبێت.
بەڵێ دیارە ئەو ئابوونەکە کۆکرێتەوە لە مامۆستایان کە بری 12,000 دینارە ئیستا ساڵانە ئەو 12,000 دینارە بۆ 2 ساڵە بۆ 2 ساڵە بۆ 2 ساڵە وا ساڵی 6,000 دینارە بۆ 2 ساڵ ئەو 12,000 دینارە 2,000 خەرجی پارەی ناسنامە تقریبا لەسەری دەڕوات ئەو 10,000 لە 130 ڕەوانەی مەکتەبی سکرتارێت دەکرێت بۆ خەرجەکانی مەکتەبی سکرتارێت و ئامادەسازیکردن بۆ هەڵبژاردننی مامۆستایان و لە 170 بۆ خەرجەکانی لق دەمێنێتەوە زۆر لە لقەکان ئیستا لقە گەورەکانمان بەڕاستی مامۆستان ڕەت ناکەنەوە هەر مامۆستایەک عریزەیەکی دابێت بە لقی مامۆستایان لە لقە گەورەکانمان بەتایبەتی لقی هەولێر لقی سلێمانی لقی کەرکووک لقی دهۆک ئەم لقانە زیاتر ئیمکانێتی دارایان هەیە هاوکاری مامۆسانی کردوێت هەچەند بە شەرمەزاری و شێ مەقسەد دەکەم بڕی پارەکە کەمە بەڵام بڕی ئابوونەوەکەی شەر ئەوەندەیە دەتوانانی مساعدەی مامۆستایان بکەین یەکێتی مامۆستانی کوردستان کۆمەڵی خەرجی تریشەیە لە ئایندەیە ئەوش بەستنی کۆنگرە و هەڵبژاردنە کە پێویستی هەمووتان دەزانین بە پێویستی بە خەرجەیە هەچەند پێمانیش باشە ینی ئەگەر هاوکاری بکەین لەلایەنی حکوومەتەوە بۆ مەسئلەی کۆنگرە و هەڵبژاردن بەڵام تا ئێستا حکوومەت هەمووتان دەزانن 4 ساڵە زیاترە هاوکاریەکانی بۆ ڕێکخراوەکان ڕاگرتووە و بە ئیمکانێتێکی کەمەوە ئێمە ئیشوکاران و چالاکەکانی خۆمان دەکەین ئیستا پێشترۆ لە حکوومەتەوە چەند مانگانە پێتان درایسە هیچ بڕە پارێکتان پێ نادرێ وەکو یەکێتی مامۆسایان پێشتر یەکێتی مامۆسایانی کوردستان بڕی 23 میلیۆن دیناری مانگانە وەردەکرێت لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڵام 4 ساڵە ئێمە دینارێکمان وەرنەگرتووە و ئەو 23 میلیۆنێنە بڕێکی بۆ مەکتەبی سکرتارێت و بڕێکیش تا بەش دەکرێت سەر لقەکان بە تایبەتی ئەو لقانە کە ئیمکانیەتیان کەم بوو بەڵام 4 ساڵە تقریبا ئێمە دینارێکمان نەک ئێمە هەموو ڕێکخراوەکان دینارێکیان لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرنەگرتووە باشە مامۆستا بەرەز وتە 132,000 مامۆستامانەیە لە پەرۆدۆ خوێندنی باڵا لەو ڕێژێ چەندان ئەندامن لایەوە بە پێی ئامارەکانی پێش 2 هەفتە لەبەرەوە ئەندامبوون بەردەوامە زیاتر لە 75,000 مامۆستا ئەندامە لە یەکێتی مامۆستایان بە بۆ چۆنی من کە ئەمڕۆ کۆتاڕۆژ بوو ینی با بڵێن ئەمڕۆ دوێنێ کۆتاڕۆژ بوو بۆ نێوکردنەوەی ناسنامە ئەگەر مەکتەبی تەنفیزی لە 4 مانگ تەمدید نکاتەوە چەند ڕۆژێک نزیکەی 80,000 مامۆستا دەبنە ئەندام باشە بەس مامۆستا مافی بەشداربوونیان هەیە لە هەڵبژاردننی یەکێتی مامۆستایانی کوردستان بەڵێ بەس وەکو سەرۆکی یەکێتی مامۆستایان بۆچی هۆکارەکەی چیە کە 6 مانگێک جارێک ئاڵوگۆری دەکەن مەسەلەن بەڕێز ڕەنگە 5 ڕۆژی تر 6 ڕۆژی تر دووبارە ببیەوە بە سەرۆک بۆچی ئەو 6 مانگە دانراوە لێمە لە کاتی خۆی لە دوای بەستنی کۆنگرا هاوپەیمانی چەند هاوپەیمانێک بوو لە ناو یەکێتی مامۆستایانی کوردستان بەروم لیستی کوردستانی کە بریتیە لە پارتی و یەکێتی نیشتیمانی وهروەها لیستی هاوبەشێک کە بریتیە لە مامۆستایانی بسوتنەوەی گۆڕان و هەروەها کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و هەوا لیستی زەحمەتکێشان و لیستی تورکمان و مەسیحیش هەیە ڕێکەوتنێک کرا بە تەوافق کە پۆستەکان ناو یەکێتی مامۆستایانی کوردستان دابش کرا دیارە سەرۆکایەتی یەکێتی مامۆستایانی کوردستان بەشی لیستی کوردستانی بوو و لەگەڵ جێگری کارگێری و جێگری هونێری لیستی هاوبەش بوو ئەوەی بینی پارتی یەکێتی کە ڕێککەوتن 2 ساڵ بە 2 ساڵ 2 ساڵ یەکەم لە پارتی دموکراتی کوردستان بوو و 2 ساڵ دووهەم لە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئەو ماوە تەواو بوو و 6 مانگیش لە خیاسەری پاشان بینیمان ئەم کە ئەمە درێژە کێشێت هەستان بە ڕزامەندی هەموو لیستەکان لە ناو یەکێتی مامۆستایانی کوردستان کە بە پێویستمان زانی 6 مانگ جارێ 6 مانگ جارێ ئەو ئاڵوگۆرە کریا بەڵام بەداخەوە ماوەکە درێژ بوو ئێمە تەسەری وامان نەکرد تەنها ساڵێکە لە دوای ساڵەکە هەڵبژارد نەکەین بەڵام بارودۆخی هەرێمی کوردستان مساعد نەبوو بۆ هەڵبژاردننی یەکێتی مامۆستایانی کوردستان و لە ڕووی داراییشەوە ئێمە ئیمکانێتمان نەبوو و نەمانەتوانی ئابوونێش بەردەوام لە مامۆستایان وەرگرین بە حکمی ئەو قەیرانە داراییە و موچەی مامۆستایان بەڵام ئەمڕۆ بارودۆخەکە بڕێک بە باشتر ئەڕوات دەتوانین لە حکومەت داواکەین دەتوانین ئابوونی مامۆستایان وەرگرین بتوانین هەڵبژاردن بکەین بەڵام ئاڵوگۆڕی سەرۆک و جێگریش کارێکی باشە خراپ نییە
ئەوە وەکو بڵێن نابێتە هۆی احتکارکردنی سوڵتایان دەسەڵات لای تەنها کەسێک بێت ئەو ئاڵگۆڕیشە دەبێت بە شێوەیەکی تەبیعی وەریگرین هەچەند رخنەش دەسەرێتی بەڵام حتمما لە دوای هەڵبژاردننی یەکێتی مامۆسایان و بەستنی کۆنگرا ئەوە نامێنێت بۆ شێوازە. ئەگەر پێمان بڵێ مامۆستەکەی کۆنگرەکە دەبەستن و مەسەرەن کێنەوانەی کە مافیەوەیان هەیە کە ببن بە ئەندامی کۆنگرە. ئێمە لە سەرەتاوە دەبێت هەڵبژاردن بکەین پاشان کۆنگرەیەک دەکەین ئەوەی هەڵبژاردن لە مانگی دەیە بەڵام ڕۆژەکە دیاری نەکراوە مەکتەبی تەنفیزی دیاریەکات بەم نزیکانە ئەوانەی کە مافی بەشداربوون هەیە لەو هەڵبژاردنە ئەوانەی کە ئەندامن لە یەکێتی مامۆسایانی کوردستان ئابوونەوەی 2 ساڵی 2019 بیسیان داوە ناسنامەکەیان نوێیە و ناویان لە سجلاتی لقەکانی خۆیانیان بێت ئەوانە مافی دەنگدانیان هەیە و مافی خۆیان هەیە خۆیان مرەشەحکەن لە ناو لیستەکانە لە بەرەوەی شێوازی هەڵبژاردن بە شێوازی ئینگلیز دەبێت هەموو لایەنێکی سیاسی یان هەر گروپێک لە ناو مامۆسایان مافی ئەویان هەیە لیست پێک بهێنن بە پێی مەرجەکان یەکێتی مامۆسایانی کوردستان کە ئەعلان دەکرێت لە ئایندەیە ئەوانە دەتوانن بەشدار بوون لە هەڵبژاردن کە دەنگی پێویستیان هێنا و براوە بوون دەتوانن بەشدار بوون لە کۆنگرەی یەکێتی مامۆسایانی کوردستان و لە ناو کۆنگرە مافی ئەویانە هەیە خۆی مرۆشەحکا بۆ ئەندامی مەکتەبی سکرتاریەت یان سەرۆکی یەکێتی مامۆستایانی سەرۆکی یەکێتی مامۆستایان یان یەک لە جێگرەکانی یەکێتی مامۆستایانی کوردستان. بەس بە دیاریکراوی پێچێ کۆنگرەکە کە بەرەزوت هەڵبژاردن لە مانگی دەبڕێوەچێت لە سنووری لقەکانە بە دیاریکراوی پێچێ کۆنگرەی کە بەستنی کۆنگرەکە بکەوێتە کەی هیچ وادەیەک دیارە؟ ئەمە هەمومان سوورین لەسەر ئەوە لە دوای هەڵبژاردن ئەگەر هەڵبژاردنێک بەسەر کەوتوت کۆتایی هێنا ماوەیەکی کورت بێت یعنی لە 3 مانگ زیاتر تێ نەپەڕێت بەڵام کۆنگرێش خۆتان نەزانن پێویستی بە خەرجی هەیە پێویستی بە بەرنامەی کار هەیە دەبێت بەرنمەیەکی تۆکمە و جوان و ڕێک و پێکمان بێت و پاشانیش واقعی ئەمر وایە وەزعی کوردستان زۆر جارێ وای پێویست دەکات کە ئێمە تەوافق بکەین لە نێوان خۆمانە تەسەورەکەم دوای ئەوەیشە ماوەیەکی ئەوێت کە ئێمە کاری پێویست بۆ بکەین بەڵام بۆچوونەکان هەمومان لە یەکتری نزیکین و تەسەورەکەین کەمترین کات ئەبات لە نێوان کۆنگرە و هەڵبژاردننی یەکێتی مامۆسایانی کوردستان. باشە مامۆستا پێشتر مەسلەی ئۆتۆمبیل هەبوو پێدانی بەخیس کە لەگەڵ کۆمپانیایەک باز دەکەکە و یەکێتی مامۆسایان وەکو سکرتاریەت قسەتان کردووە بەکوێ گەیشت ئەم مەسلەی پێدانی ئۆتۆمبیل بە مامۆستایان ئایا جێبەجێ دەکرێت؟ ئەوەی کە باسی لە گرێبەستی ئۆتۆمبیل کرا ئەم بابەتە خەلفەتێکی باشی هەیە بۆ نمونە ئێمە لە 2013 لەگەڵ کۆمپانیای جیهانە گرێبەستێکمان بوو بۆ دابینکردنی ئۆتۆمبیل بۆ مامۆستایان بە شێوەیەکی قسڵ و تقریبا نزیکەی ساڵێک لە کەمتر لە ساڵێک ئەو کۆمپانیا لە ڕێگەی بەنقەکانی خۆی وە ئۆتۆمبیل دەدریا بە مامۆستایان بە شێوازی قسط و مامۆستایەکی زۆر سوودمەند بوو لێی بەڵام قەیرانی دارایی وای لێ کرد کە کۆمپانیەکە بریار بدا بەڕاوەستانی ئەو پرۆژە لە دوای باشبوونی بارودۆخی موچە و مانگانە کەسی ڕۆژجارێ موچەکە دەدرێت کە پێشتیش ئاماژەمان پێکرد دیارە تەڕح کرا لە ڕێگەی ڕاگەیاندنەوە لە نێوان مامۆستایانەوە یان لە کۆبوونەوەکان لەگەڵ مامۆستایان کە یەکێتی مامۆستایان دەست بکات بە گفتوگۆ لەگەڵ هەر کۆمپانیەک بێت بۆ ئەوە دابینکردنی ئۆتۆمبیل بە شێوەیەکی قەسڵ وەکو چۆن خانی پرۆژەی خانیمان هەیە لە هەولێر لە سلێمانی لە گەرمیان تەنها دهۆک ماوە و لە شوێنەکانی تریش کۆمەڵی پرۆژەمان هەیە شێوازی سەدمان قسط بۆ مامۆستایان ئەگەر بکرێت کۆمپانیەکانیش کۆمپانی ئۆتۆمبیلیش بە شێوەیە قسط ئۆتۆمبیل بدا بە مامۆستایان و گفتوگۆ کرا لەگەڵ کۆمپانیای جیهانە بەڵام وەکو چۆن بڵێن شتێکی فەرمی نییە بخێتە بەردەست کە لەلایەنی کۆمپانیەکەەوە هاتووە کە ڕازیە بە مەرجەکانی ئێمە یانە ئەعلام نەختێک با بڵێن یان تایتڵەکانی ئەعلام بابەتەکەی گەورە کردەوە و کۆمەڵێ زانیاری درا ئەو زانیاریانە بەڕاستی تەواو نەبوون
بۆ ئەوەی ئەوە کە مامۆستایان و تەنانەت با بڵێن پیشەی ئەو کەسانە کە پیشەی فرۆشتنی ئۆتۆمبیلەکەن بازاری ئۆتۆمبیلیش کارگەری لەسەر بازاری ئۆتۆمبیلیش بوو دەنگۆیەکە ئەوە کرا کە یەکەتی مامۆستایان گرێبەستی کردووە گرێبەست نەکرا بەس تەنها گفتوگۆ کراوە بەردەوامی گفتوگۆیە بەڵام ئەو مەرجانەکە ئێمە هەمانە احتیمالە کۆمپانیەکە قایل پێ نییە یان ئەو مەرجانەکە کۆمپانیەتی ئێمە قایل پێ نین بەڵام تا ئێستا دەرگا کراوە بۆ کۆمپانیای جیهان کە گفتوگۆ لەگەڵێ بکەین و دەرگاش کراوە بۆ هەر کۆمپانیایەکی تر کە دێتە پێشەوە گفتوگۆ لەگەڵیان بکەین بۆ دابینکردنی ئۆتۆمبیل بۆ مامۆستایان ئێستا جێبەجێ دەکرێت یاخود ئێستا نەچۆتە بواری جێبەنێ گرێبەستەکە نەکراوە پێشبین دەکرێت بەم زوانە جێبەجێ بکرێەوە مەرجەکانی ئێوەش بە کورتی چی بوون من ڕۆنم کردەوە کە گرێبەست نەکراوە تەنها گفتوگۆیە مەرجەکانی ئێمەش سێ خاڵی زۆر گرنگە خاڵی یەکەم کەمترین قانجاز بخاتە سەری لەبەرەوە بێ قانجاز ناکرێت من ڕاستیەکەی پێڵێم ئەو ئۆتۆمبیلە لە بازار ئەگەر نرخی بۆ نمونە دەفتەرێک بێت بە دەفتەرێک نایدات بە من حتمما دەبێت قانجازێک بخاتە سەری قانجازی بانک فایدەی بانک ئەو ژین چەند ساڵەیە ینی با بڵێن 3 ساڵە یا 4 ساڵە لەسەری ئێمە هەوڵ دەدەین کەمترین قانجاز بێت دوو کەمترین پێشەکی بێت کۆمپانی مەتەن بۆ نمونە داوای لە 140 لە 140 پێمان زۆرە ئێمە پێمان باشە بۆ نمونە لە 110 بێت لە 120 بێت لەوە زیاتر نەبێت سێ درێژترین ماوە بێت ئێمە 3 ساڵ بەکەمە بینی پێشتر ڕێکەوتناکەمان وەگرێ بەستەکەمان 3 ساڵ و بەڕاستی ئێمە 3 ساڵ کەمە ئەگەر هەوو بدێت درێژت بکرێتەوە لەبەرەوە قستی ماهەکانەی کەمتر بێت بەڵێ بەس ئێستا پێشبین دەکەن هیچ وادەیەک بۆ نمونە دابنرێ بەم زوانە جێبەجێ بکرێت یاخود زووە جارێ من ناشارمەوە بەڵێ ناشارمەوە برێک کارەکە قورسە لەبەرەوە ژمارەیەکی زۆر لە مامۆستایان داوای ئۆتۆمبیلانەکەن و ئەو کۆمپانی احتیمالە پێی نەکرێت ئەو هەموو ئۆتۆمبیلانە دابین کات و احتیمالە بتوانێت لە شارێک دەستی پێ بکە بۆ نمونە لە شاری هەولێر دەستی پێ بکات پاشان بڕاتەوە شارەکانی تر بەڕاستی من پێبان باش بوو لە هەرێمی کوردستان سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە و ئەو بەنقیشە کێشە و گرفتی ئەوەیە لە هەموو شارەکانی کوردستان لقی نییە و تاپۆی هەموو شارەکان لای ئەو زمان نییە داواکە حکوومەتی هەرێمی کوردستانی زمانی ئەو بابەتە بکە ئێمە پێمان باشە حکوومەتی هەرێمی کوردستانیش داخل بێ بۆ نمونە حەزەکەم ڕوونکردنەوەیەکی گچکە بدەم حکوومەتی هەرێمی کوردستان پێشتر هاوکاری یەکێتی جوتاریانی کرد بۆ پێدانی ژمارە بێ بەرامبەر بۆ جوتیارەکان هەروەها زندانە سیاسەکانیش ئۆتۆمبیلیان وەرگرت و پارەی ژمارەی ئۆتۆمبیلیان لێ وەرنەگرت ئێمەش لێرە داواکە لە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت ژمارەیەک لەو با بڵێن کۆمەڵێ امتیازاتمان بۆ ڕێخا بۆ نمونەیان بات لەسەر ئۆتۆمبیلیانە کەم بکاتەوە یان ژمارەمان پێ بدە بۆ مامۆستایان ئەگەر بە قورعیش بێ قورعان لە نێوان مامۆستایان بکەین ژمارەیەک لەو مامۆستایانە کە سوودمەند نەتا ئێستا لە پارچە زەوی یان لە هەر امتیازێکی تر لە حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەیەکی بێ بەرامبەر بۆ ئۆتۆمبیلەکانی وەرگرن حکوومەت دەتوانین لەوە هاوکارمان بێت حکوومەت بەڵێ زۆر بە کورتی ئەگەر دوو پرسیاری ترمان وابوو سەبارەت بە مەسەلەی تەکسی شوفێری تەکسی کە مامۆستایانیش کە لەمە دوا قەدەغە دەکرێت هیچ شتێکێ مامۆستایان هەڵاوێر بکرێن یاخود جیا بکرێنەوە بە کورتی بێ سپاس دەکەم بەڕاستی ئێمە ئەو بریارە پێمان باش نەبوو قسەمانش لەسەری کرد ڕخنەمانیش لێگرت مامۆستا ئیشی دۆمەکات باشە بۆ ئیلا تەکسی ینی تەکسی قەدەغە بکرێت مامۆستا هەیە لە کتێبخانەیەک ئیشەکە مامۆستا هەیە لە کارگە ئیشەکە مامۆستا هەیە پەیامنێرە مامۆستا هەیە وێنەگرە مامۆستا هەیە لە دەستگایەکی حیزبی کار دەکات بۆی ئەو مەسەلەی تەکسیە خریا بەردەست و بەڵێنامە بۆ مامۆستایان بەتایبەتی جارێ مامۆستانی ئافرەت لە کوردستانە نیمانە ئافرەت کاری شۆفێری تەکسی بکات تو بەڵێنامەی پێ پڕکەیتەوە بەڕاستی ئێمە ئەوە بڕێک ڕخنەمان هەیە و ڕێیەکی جیاوازمان هەیە لە وەزارەتی پەروەدا بۆ چوونی خۆمان هەیە لەو کارە پێمان باش نییە و بەڵێنامەی پڕ بکرێتەوە مامۆستا مافی هەیە وەکو خەڵکی ترە کارێکی تر بکات چۆن کارێکی ترکە بەکاری شۆفێریش بکات زۆر تەبیعیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ژیانی دابینکە ئەو شکاری دووەم ناکات بەڵە
زۆر باش مامۆستا زۆر بە کورتی لەسەر کێشەی مامۆستا ناوچە داڕێنراوەکانی و خولەک کێشەکانیان بۆ چارەسەرکراوە پێشتر کۆمەڵێک کێشیان نەبوو بە کورتی بێچووکە کاتمنەوە نەخێر دنیاە کێشە و گرفتمانەی ناوچە کوردستانەکان کە لە دەرەوەی هەرێمی کوردستانن کە پیانەڵێن ناوچە ناکۆکی لەسەرەکان المناطق المتەنازعە کە مادەی 140 لەسەرەتی کە یەک لە مادەکانی دستوری عێراقا بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر خوێندنی کوردی بەڕاستی کەوتە کێشەیەکی زۆر گەورە و زۆر لە شارەکانی وەکو دووسخورمات و داقۆق و ناوچەکانی تر بەڕاستی تەنانەت مامۆستامان هەیە تیرۆر کرا لەلایەنی هێزەکانی حەشتی شعبیوە و لەلایەنی هێزەکانی حکوومەتی عێراقەوە و ناوچەکانی دەشتی مووسڵ و کێشە گرفت لە شاری شنگال و خوێندنی کوردی لەوێ تووشی کێشە گرفتات بەڕاستیمە پێویست دەکات هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان یا هەردوو وزارەت بە نزیکترین کات کۆنفرانسێکی هاوبەش بەسن بۆ چارەسەرکردنی کێشەی خوێندنی کوردی لەو ناوچانە. سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەد گەرمیانی جێگیری سەرۆکیەتی مامۆستایانی کوردستان کە لاورێرۆ لەگەڵ مامی. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ هاوکاران، خواتان لەگەڵ.